حوتەمین کۆنگرەی گشتی پارتی داد و گەشەپێدان بە بەشداری 1560 نوێنەر لە ئەنقەرە دەستی پێکردو. ڕەجەب تایب ئەردۆغان بۆ جاری حوتەم بە دەنگی 1428 ئەندام بە سەرۆکی ئەو پارتە هەڵبژێردرایەوە. ئەردۆغان لە کۆنگرەکەدا وتارێکی پێشکەش کرد و تێیدا نەخشەڕێگای پارتەکەی بۆ هەڵبژاردنەکانی ساڵی 2023 خستە ڕوو. وتیشی بە هاوپەیمانی جمهوری سەرەتا تورکیا دەگەێنین بە ئامانجەکانی 2023 و دواتر بە دیدی 2053 کە هەویرەکەی بە خێزان، پەروەردە و کلتور و هەوێن دەکەین. پارتی داد و گەشەپێدان کە ماوەی 19 ساڵە دامەزرا و 18 ساڵیشە لە دەسەڵاتدا ماوەتەوە، کۆنگرەکەی با دروشمی متمانە و سەقامگیری لە پێناو تورکیا بەڕێوە برد. وەک خۆیان ڕێیان گەیاندووە بەهۆی پەتای کۆرۆناوە میوانیان لە دەرەوەی وڵات بانگێشت نەکردووە، بەڵام 11 پارتی سیاسی میوانداری کرابوون. ماهر ئۆناڵ جێگری سەرۆکی پارتی داد و گەشەپێدان لە لێدوانێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەاند کە دوای کۆنگرە گۆڕانکاری لە پێکهاتەی وەزاریدا دەکەین، هەروەک بە پێکهاتەی ڕێخستنی پارتەکەیاندا دەچنەوە. جێگری سەرۆکی ئەو پارتە لەبارەی مانەوەی ئاکپارتی لە سەرەتای دامەزراندنیەوە تا ئێستا لە دەسەڵاتدا وتی ئەوە باشترین وەڵامە، نیشانەی ئەوەیە پارتەکەمان بەردەوام نوێ دەبێتەوە و فێر دەبێت و ئەزموون وەردەگرێت. دوای پێشکەشکردنی وتارەکەی ڕەجەب تایب ئەردۆغان بۆ حوتەمین جار بە سەرۆکی گشتی هەڵبژێردرایەوە. لەبارەی کاری پارتەکەیەوە وتی بە ئەنجومەنێکی ناوەندی بڕیار و بەڕێوەبردن کە لە 75 کەس پێک دێت بەردەوام دەبین لەسەر ڕێگاکەمان. هەروەها دەستەواژەیەکی دیکەی یەدەگ هەیە کە 35 کەسە، ئەوانیش وەک یەدەگ نامێننەوە و لەگەڵ 75 کەسەکەی دیکە بەیەکەوە کار دەکەن. ئەردۆغان لەبارەی هێزە ئۆپۆسیۆنەکانی بەرامبەریانەوە وتی هەموو ڕێکخراوە تیرۆریستیەکان لەسەر و هەمووشیانەوە پەکەکەمان شکست پێهێناوە کە لە سنوورەکانی ناوخۆی وڵاتەکەماندا ناتوانن کردە ئەنجام بدەن. سەرۆکۆماری تورکیا لەگەڵ باسکردنی گەشەکردنە ئابوووریەکانی ئەو وڵاتە وێ ڕایبوونی پەتای کۆرۆنا وتی خاوەنی گەورەترین ژێرخانی هێڵی ئاسمانین لە جیهاندا و لە ڕیزبەندەکانی یەکەم داین. ئەوەشی خستە ڕوو کە لە هێڵی ئاسمانیدا هەنگاوی گرنگیان ناوە. ژمارەی فڕۆکەخانەکانیان لە 26ەوە گەیاندۆتە 56 فڕۆکەخانە. سەبارەت بە پەیوەندیەکانیشان لەگەڵ وڵاتان سەرۆکی گشتی داد و گەشەپێدان پێداگری لەوە کرد کە دەیانوێت لە داهاتوودا ژمارەی دۆستەکانیان زیاد بکەن و ڕقوچینە بڕەوێننەوە. باسی لەوەش کرد کە لە پاڵگەلی سووریادا دەمێننەوە تا ئەو کاتی دەتوانن ئیدارەی ئەو وڵاتە بەمانەی خۆی بگەڕێنەوە بۆ گەلی سووریا. یەکێکی دیکە لەو دۆسیانی ئەردۆغان لەبارەیەوە قسەی کرد دۆسەی دەستور بوو کە کاریگەری هەیە لەسەر ناوخۆ و دەرەوەی ئەو وڵاتەش، بۆ ئەوەش ڕەخنەی لە دەستورەکە گرت کە ئیتر بۆ سەردەمی ئێستا ناگونجێت. بۆ چارەسەری ئەوەش وتی دەستوری نوێ ڕاستەوخۆ بۆ گەلەکەمان دەبێت و بەخواستی کودەتاچیەکان نابێت. AK Parti olarak yeni bir heyecanla, daha büyük bir aşkla 2023 hedeflerimiz doğrultusunda çalışmayı sürdüreceğiz.